باسێکم قامی شەکرامەوە بکە زۆر وەصفت کرد لەم قامی شەکەرێکە ئەگەر ئێمە باز لە قامیشی شەکر بکەین من هەموو شتەکانم داناوە بە جێگرەوەیکی نەوت بۆ ئێمە هەر باسێ بکەین لە قامیش بۆچی جێگرەوەی نەوت من ێستا بەروومێکم قامیشە پیشانی تۆیم بزانم ئەوە باشەیان نەوت شکە بەیانێگەر نەوتم نەمێنێوەکو ێستا کە کەسیش نایە و کە ناژڕە بەڵام ئەگەر شەکرەکەم هەبێ ئەوە نابرم نەبرسا باشە ئەوە بیبینە ئەی بۆچی ئەو ئاوەی کە ئەچێ بۆ جەلەولا کە کاتە سەری دەربەنی خان بۆچی نەیکەم بە موبەڕیدەیەک و هەرێمی کوردستان بەو قامیشە فێنکەم سەوزی کەم شێداری کەم بە هەزارەها گەنجی ئەم وڵاتش بخەمە سەر معمل و شەکریاوە بە مەمیلەتەکەم فەرمووسێمە بەرهەمی ئەوەڵی کەرەیە باشە ئەمە ئەوە نەکەر ئەوە ئێستا لێرە تۆ سێرکە شێیە بەرەو ڕوت هەوایەکی خۆشیە بەرەو ڕوت باشە ئەی بۆ من لە دەربەنی خان ئەچێ تا جەلەولا 2 کیلۆمەتر سەری سیروان و 2 کیلۆمەتر ئەو بەری سیروان بکەم بە قامیشی شەکر و فێنکی دروستکەم بۆ هەرێمی کوردستان و هەم بارانیش ببارێ بەوە هەم شێر دروست بێ و هەم هەواکەش بگۆڕێ و 6 معمەلیش دانێن بۆ شەکری خۆم ئەمە جێگرەوەی شەکری سپیە ئەوە جێگرەوەی شەکری سپیە و ئەگەر سێریە بکەی ئەمە 3 جۆرە ئەوە جۆرێکیانە ئەوە جۆرێکیانە و دۆشاوەکە جۆرێکیانە باشە ئێمە توانین شێوازە